سڵاوتان لێبێ پرۆگرامی هونەری شارتان پێشکەشەکەم لە پرۆگرامی ئەم جارەماندا میوانداری هونەرمەندێک کە خاوەنی دەیان ئەلبوم و ئاوازدانەر نووسەر خەمی نیشتیمان و خەمی هونەرێتی ئەویش هونەرمەندی ئەزیز دیاری قەرەداخیە بەخێر بێکاک دیاری زۆر سپاس سڵاوت لێبێ سپاس بۆم دیمانەیە سپاس بۆ شارپرێس مێدەکەم سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەین دووبارە بەخێر بێت مامۆستا دیاری با سەرەتا لەوە دەست پێکەین سەرەتای کارکردنی هونەریت ئەمە بۆ هەموو هونەرمەندان پرسیارە دووبارەی ئەکەینەوانێ بۆکەی ئەگەڕێتەوە زیاتر ئەمانەیە بینەران بە کارەکانت ئاشنا بن. سەرەتای کارکردنی من ئەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی ساڵەکانی هەشتا پێشتر ئەمەم زۆر جار باس کردووە. ئەو دەم من خوێندکاری کۆلێژی ئەندازیاری بووم لە زانکۆی تەکنۆلۆژی لە بەخا ئاهەنگێکی نەورۆزمان ساز کرد و لەگەڵ ژمارەیەک لە خوێندکارانی ئەو کاتە گروپێکی میوزیکی جوانمان دروست کرد و بەردەوام بووین لەو کاتەوە هەم میوزیک مەژەنی و هەم یەک دوو گۆرانیمان لەو ئاهەنگا لەگەڵ باندەکە لە دوای ئەو من بەردەوام بوو بیرم نەچێ من پێش گۆرانی زیاتر حەزم دەکرد بنووسم لەسەر گۆرانی موزیک و لە نێوەندێکا بووم لە ناو بۆشاییەکە بووم کە خێزانەکەم هونەرمەندانی گۆرانی بێژ و میوسی زیانی گەوری تیا بوو لە نێوان مامەکان و خاڵەکانم ئەمە دەرگایکی بۆ من کردەوە کە حەزکەم بنووسم ببینم جۆ بگرم جۆگرێکی باش بم گۆرانی بڵێم ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆ ساڵانی ناوەڕاستی هەشتاکان بەڵام سەرەتای دەرکەوتنی من لەگەڵ دەستپێکی پەخشی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بوو سەرەتای ساڵەکانی نەوەد پاشی ڕاپەڕین من یەک دوو هەوڵیوک و ڤیددیۆی هەندێک لە گۆرانیمان کرد کە شتی سادە و ساکار بوو لە ساڵی 1993 بۆ 1994 یەکەم ئەلبومی خۆم بەناوی سەرات پێشکەش کرد ڕەنگ بێ ئەمە سەرەتایەک بێ کە بتوانین زۆر عەزێتی ئێوە و بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە نەدەین بەڵام ئێستا دنیا وای لێ هاتووە لە تەواوی پیج و ئەکاونتی خۆتە مەسەن لە بایۆگرافی خۆتە هەموو ئەم ژیان نامە و شتانت داناوە بەوردی بڵێ ئەو کاتکەوە کاری هونەریتانە کرد بۆ ئێوە قرس نەبوو سەرەتایەک بوو لە کاتی ئەوەشدا چەند ئامێرێک یاخود تەکنەلۆژیات زۆر کەمتر بوو بەڵام کاری زۆر جوانتر ئەکرا و تا ئێستاش ئەو بەرهەمانەتان تام و چێژی خۆی هەیە بۆ ئێوە قرس نەبوو لەو کاتەیە؟ بەڵێ ینی لەو کاتەیە بە بەراورد لەگەڵ ئێستا من لەو سەردەمە و لەم سەردەمە شاکارم کردووە کە بەراوردێکەکەم بەڕاستی لەو کاتەیە زیاتر هەوڵمانەدا بۆ چکە شتەکان کەم بوو لە بەردەممانە زۆر گرنگیمان بەلایەنە ڕۆحەکە ئەدا بەلایانی هاوڕێتی ئەدا بەلایانی کۆبوونەوە یعنی تیپێکمان کۆ کردو بە بێوی کەس مۆبیلێکی پێ بێت تەلەفۆن بۆ یەکتریفین هەمووی لە کاتی خۆیان ئامادا بووین لە ناو ستۆدیۆیەکە لە وەقت و سەعاتی خۆیان ئامادە ئەبووین ئێستا ئەو هەموو هۆکانی پەیوەندیکردن هەیە هۆیەکانی پەیوەندیکردنش سەرەکەی هێشتا هەر بۆ تۆ گرفتی دروست کردووە اینجا سەرباری بەراوردکردنی ئەو ئامێرانی کە لە ساڵانی پێشووترە هەبوو بەگشتی ینی خۆ ژیان هەر لە زۆر زۆر ساد و ساکارتر بوو نەکە لە ڕووی هونەریەوە لەوانەیە لە گەڕەکێکە چوار سیارەیە چوار پاسی ڕێک و پێک نەبووە لەناو ئەم شارە ئێستا شارەکە گەورە بووە فراوان بووە هەموو ماڵێک یەک دوو سارە و هۆکانی هاتوچوویتیە دێ ئەم قسێژە جۆزمەوە بۆ کایەکانی هونەر لە ڕووی شان و من بیرمە کۆنسێرتم کرد یعنی کون بە کون ئەگەڕین بەس بۆ ئەوی تۆزێ لایتینێکمان هەبێ ڕووناچێکمان هەبێ ستێجێکی پێ ڕووناک بکەینەوە لەگەڵەوە هەر تام و چێژی خۆی هەبووە بەڵێ کامێرا و دەواتی وێنەگرتنەکان زۆر زۆر سادە بوو بۆ قۆناغی خۆی هیلاکت بوو هەم وێنەگران هەم ئەوانی کە لە ناو ستۆدیۆ بوون کە ڕیکۆردی دەنجانە کرد هەم بۆ ئێمە بەڵام وەکو تۆ فەرمووت چێژی هەبوو و هەستیشمە کرد ڕێک بەر ڕۆح کەوتبووین بە ڕۆحی خۆمان کەوتبووین ئێمەش ڕۆحمانە بەگواستەوە بۆ خەڵک حەسمانە کرد شتێک نییە زۆر بە سادەی و ئاسانی بەرەم هاتبێ بۆیە زۆر بە ئاسانیش
لەبیر نەکران یعنی هێشتا هەر بە قوڵی لە ناو خەڵکامایەوە. بەڵێ لەگەڵەوەی کە باسی ئەوەت کرد کە ئێوە لە ڕۆحۆ گۆرانیتانەوە بەڵام ئێستا ئەبینین هونەرمەندانمان هەیە چەند گۆرانیەکیان بۆ ماوەیەکی کاتی ئەمێنێتەوانێ ئایا ئەمە لاوازی بە بڵێن تێکستەکەیەتی یاخود لە ڕووی موزیکەوە یاخود هەر ئەو تام و چێژە نییە کە تەنهارەوەی بەرهەمێک بڵاو بکەنەوە تاوکو بینەرێکی هەبێت و فیۆکی بەرز بێتەوانە؟ لە ڕاستیە ئەم پرسیارە لە ناو بەرنامەیەکی وا پێویستی بەهین هەیە ینی بەڕوونکردنەوەی زۆر هەیە بە قسەکردنی چێژگار زیا هەیە لەسەرەمە. من نامێ شەرحی مابینی ئەو دوو زەمەنە بکەم چونکە ئەمە چاپێککەوتنیی هونەریە لەگەڵ منە دەکرێت باز لە هونەری گۆرانی موزیکی خۆم کەم ئەمانە بەڵام کاتێککە پرسیارێکی وایە بەردەمی من ئەبێ بە تەنیا هۆکارێک دانەنین و ناژبێ ئەو غەدرە بکەین بڵین هەموو ئەو گۆرانیانەی لە ئێستا بەرهەم دێت گۆرانی کە زوو لەبیر ئەچێشتیوان نیە یعنی ئەمە ڕێیە کە تۆزێ غەدری تایە بە ئەو بەرهەمانی کە ئەکرێ لێرە ئەبی لێرش ئەم بەرهەمانە بەڵێ مەبەستم ئەو گۆرانیانەیە کە تێکست و ئاوازەکانی بیانین یاخو غەربیە تێکەڵاوکراوە بە ئەوە بڵین ئەبێ پۆلێن کرێ ئەبێ بزانین ئێمە ئاراستی قسەکەمان بۆ چه بەشێکی ئەو گۆرانیانەیە هەندێک گۆرانی هەیە لێرە ئاستی زۆر خراپە هەندێک گۆرانی هەیە ئاستیان باشە هەندێک گۆرانی هەیە با مێلۆدیەکەشی بیانی بێ بەڵام ئیشی باشی تیاکراوە کاری باشی تیاکراوە بە دنجی باش وتراوە و ڤیددیۆکلیپی باشی بۆ کراوە خەڵکی باش حەزیلێتی ناکرێت ئێمە یەکسەر بڵین ئەمە خراپە بەڵام بەڕاستی دەست خۆش سپاس بەڵام ئەتوانم ئەوە بڵێم کەوە لە کۆنەوە تاکو ئێستا مێژووی ئیشکردنی هونەری کوردی پڕ بۆ لە گۆرانی باش پڕ بۆ لە گۆرانی ماناوت پڕ بۆ لە گۆرانی خراپ ئەوە ئیشی ئەو کەسانەیە کە تحقیق یا ڕاڤە شیکاری ئەکەن بۆ گۆرانی بۆ میوزیکی کوردی و بە دێکۆمنتیکەن فەرموبا بینوسن باڕەخنی هونەری هەبێ زانین لەکووا ئیشەکانی دیاری باشە لەکووا ئیشەکانی دیاری بەرەو لاوازی ڕشتووە لەکووا بەرەو هەڵقشان ڕشتووە ئەم قسێ بۆ سەرجەم هونەرەکانی تر بۆ سەرجەم کایەکانی بەڵێ من ئەم پرسیارم بۆیە ئاراستی تۆکچکە و خۆت مامۆستایەکی هەڵسەنگاندن بۆ چەند کەسانێک کردووە کە حەزیان لێ بۆ گۆرانی بڵێن دەستی چەندان کەسی هونەرمەندی نوێت گرتووە بۆی ئەو پرسیارم ئاراستی بەڕێزێکە تاوکو ڕوونکردنەوە هەبێت. پرسیارەکە بە پرسیارکی گرنگ دەزانم بەڵام ئەبێ ئەو وەڵامە بەم شێوەیە بدرێتەوە کە ناتوانین لە ناو بەرنامەیەکی کورتی ڕاگوزەری ئاوا ئێمە دانیشین شیکاری ئەو لایەنانە بکەین کە ئێستا گۆرانی بۆ وای لێ هاتووە ئەمە بەڕاستی یەک بەرنامی تایبەتی ئێوە خەڵکی تری ئێ بێ بکەینە گفتوگۆنی خاشێکی زۆرەوە بۆ ئەوی تێبگەین خەلەلەکە لەکوایە شەرتیش نییە ئەم ڕێیانە یا ئەم جوابانی کە من دەیڵێم جوابێکی دروست بێت ئەوەی باری سەرنجی منە ئەوەیە لە ئێستایا بەشێکی زۆری ئەو هونەرمەندە لا و گەنجانی کە لە ئێستا سەرقاڵن لە کاری هونەری ئەوەی زۆر سەرقاڵی کردوون دنیای بە فۆڵۆوەرکردنی بەرهەمەکانی لە ڕێگەی سوۆشیال میدیاوە ئەمە من چەند جارێکی کەش باسی ئەوم کردووە ئەمە بەم شێوەیە ناتوانانی تۆ هەویە و شوناز وەربگری شوناس واتە ئیدنتیتی واتە هەویە کاتێک ئەمە دروستە بێ بۆ هەر کەسێک پێشکەشکارێکی بەرنامە بێ وەرزشەوانێ بێ یاخود هونەرمەندێکی گۆرانی و میوزیک بێ هەر بەشێکی تر بێ پێویستی بە ئەزمون هەیە پێویستی بە کارکردن هەیە پێویستی بە سەرکەوتن و هاتنە خوارەوە هەیە پێویستی بە مێژووی بەراوردکاری هەیە پێویستی بە تێکۆشان و ماندووبوون و هەوڵدان و معریفە و خوێندەواری و زۆر شتی ترش ئەمانم زۆر دووبارە کردوێتەوە بەمە دەکرێت لە دوای زەمانێک تۆ شوناسێک بە خۆ دروستکردی بەڵام ناکرێت لە مابینی شەو ڕۆژێکە لە ڕێگەی فۆلۆوەرسی زۆری خۆتەوە یا لە ڕێگەی لایکی خۆتەوە یا لە ڕێگەی ڤیوەرەوە یعنی ئێمە وا تەسەوڕکەین کە ئێمە هونەرمەندێکی پایەبەرزین ئێمە هونەرمەندێکی بە هەویین ئێمە هونەرمەندێکی بە ئەزمونین نەخێن ئەم تەسەوراتە ئەبێ گەنجی ئێستا کاتۆتە ناو بوارەکە بێ ئەمە لابەرێ با ئەمە شەبێ با خەڵکی زۆر ڤیوەر من حەزەکەم بۆ بەرنامەکەی تۆ میلیۆنێک کەس تەماشایکە بەڵام ئەبێ بە ئەزمون تۆ بگەیتە ئەمە نابێ بەشتێکی دیجیتاڵی بچیتە ئەم مەسەلێ ئەبێ بە ئەزمون بچیتە ئەو بوارەوە ئەبێ بە معریفە بچیتە ئەو بوارەوە ئەبێ بە زانین و بە ئەکادیمی بوونی
میدیایی تۆ ئەمە دروستکە اینجا قسێ بۆ هونەرمەندی میوسیزیان و گۆرانی بێژیش بەم شێوەیە دروستە. ئەمە ژوای کردووە کە زۆرێک لەو گۆرانیانە لەگەڵ تەواوبوونی ڤیۆرەکانە ئیتر هینی نەمێنێ بەهای نەمێنێ بۆیە ناچار هەستەکە پێویستەکە گۆرانیی تر دروستکاتەوە. جاری وایە مانگێک ناخایێنێ، جاری وایە 2 هەفتەیە، جاری وایە ساڵێکە. بەڵام من پرسیاری ئەوواکەم هەموو ئەو بەرهەم و شاکارە گەورانی کە لە دنیا دروستە بێت، شاکاری هوەری لە هەموو بوارەکانە، ئایا شێوەکاریە، ئایا شانۆی سینەمایە، فیلمە و چوزانم هەتا گۆرانی میوزیکە، ئایا بەڕاستی پرسیارە جدیەکە ئەوەی ئایا سوۆشیال میدیا ئەمانەی سەپۆرت کرد؟ نەخێر. قیمەت و بەهای ستاتیکی فنیەکە ئەمی دروست کردووە، وای لێ کردووە کە خەڵک پێی سەرسام بن و نان بنێن شاکارەوە تا ئێستاش ناو ناوبانجیان هەیە بۆ چەندینەوەی دوای خۆی، بۆ چەندین جیل بە دوای خۆیان ئەڵێن ئەمە بەرهەمێکی دروستە. گرنگیدان بەلایانی ڕۆحی شتێک نییە لە ئاسمانەوە بێت. گرنگیدان بەلایانی ڕۆحی و کەشفکردنی لایانی ڕۆحی خۆت بۆ دروستکردنی بەرهەمێکی هوەری پێویستیت بە زانیاریە، پێویستیت بە معریفەیە. یعنی حتا تۆ بۆ ئەوەی ئەبێ ئینسانێکی متەسەوفانە مامەڵە لەگەڵ دەرونی خۆتاپی ئەبێ بە معریفەیەکی، ئەبێ بە زانستێکی. بۆیە زانست گرنگە، فێربوون گرنگە. ئەمانە هەموو چەند جاریش کە من لە چاپێکوتنەکە جەختەکەمەوە لەسەر ئەمانە کە ئەبێت هونەرمەندی میوسیزیان، هونەرمەندی گۆرانی بێژ، هەموو ئارتستێک دەبێت لە پشتێەوە چی بیجوڵێنێ، بێ مەکینەیەکی زانیاری معریفی بیان جوڵێنێ بۆ ئەوی بزانێ شتی خراپ لە شتی باشجیا بکاتەوە. ئەگەروانە بێ هەموو شتەکان باشی و خراپی ئەچێتە باگەر ڕێکەوتەوە. دیاری قەرەداخی یەکێکە لەو هونەرمەندانەی کە ستایلێکی تایبەت بەخۆی هەیە، تا چەند پێویستە هونەرمەند ستایلێکی تایبەت بەخۆی هەبێت؟ ئێمە دیسانەوە ئەو شێ بخینەوە بەردەم پرسیار، ئەو پرسیارش بریتە لەوەی کە ئایا ستایل مەبەستمان ئەو فۆرمەیە ئەو فۆرماتەیە کە هونەرمەند کاری پێ دەکات. جاری وا هەیە ستایل بە تەنیا لە لای هونەرمەندێک نییە، بە چەند هونەرمەندێک، بە چەند زەمنێک، بە چەند ساڵێک، بە چەند قۆناغێک ستایلێک دروست دەکرێت، یعنی ئەوە دروست دەکرێت. پرسیارەکە ئەوەیە ستایلی من جیاوازە لە ستایلی یەکێکی تر، ڕەنگ بێ ئەوە بێ شێوەی ئیشکردنی من، فۆرمی ئیشکردنی من و دەنجی من جیاوازتر بێ لە دەنگێکی کە و بیری من بۆ گۆرانی و ئاراستەکردنی من بۆ بیسەران و بینەرانم و بۆ بەرامبەرم بە جۆرێکی تر بێت. یعنی هەڵبژاردننی میوزیک لە لای من، هەڵبژاردننی ئاواز لە لای من، هەڵبژاردننی تێکس لە لای من ڕەنگ بێ جۆرێکی تر بێ لە یەکێکی تر. ئەم هەموو جیاوازیە لە جۆربوونە لەگەڵێکێکی ترە بەم شێوەیە فۆرمێک دروستەکە، شێوەیەکی جیا دروستەکە کە لە دوجارە زۆر بە ئاسانی بە گرانی دروستە بێت لای ئێمە، بەڵام بە ئاسانی جا ئەکرێتەوە لەلایەن بینەران و بیسەرانەوە کە تۆ مەسەن پێمەڵی ستایلەکە جیاوازترە لەیەکێکی تر. هەمیشە دەست بردووە بۆ ئەو تێکستانەی کە زۆر زەحمەتن بۆ گۆرانیوتن، بۆچی زیاتر ئەمانە هەڵ ئەبژێریت؟ مە ڕاستە لەوانەیە هەندێک لایانی پەرچەکردداری ڕۆحی و دەرونی بەسەر منەوە هەبوو بێ کە هەمیشە بیرم لەوە کردوەوە بۆ ئەبێ هەر گۆرانی دەست ببرێ بۆ تێکستی سادە. من مەبەستم سادە نییە، چکە هەندێک سادە هەیە زۆر قوڵە. بەر لەم بەرنامەیە لەگەڵ هاوڕێیەکمانە قسەمانە کردوتم بام ڤیددیو کلیپە سادە بێ، بەڵام دەکرێت زۆر قوڵ بێ، ینی دەکرێت هەندێک جار تۆ لە ناو سادەیە قوڵی ببینی. بەڵام دەمبینی زۆرێک لە شاعران کە دیوانێکیان هەبوو یاخود با بڵین چاپکراوێکی خۆیان کە کۆی کۆکراوی شارەکانیان تیانوسی، حتا خودی شاعرانیش لەسەر هەندێک قەسیدەی زۆر زۆر سادە و لاوازیان نووسی ئەم تێکستە بۆ گۆرانی. من بۆ زۆر پەستە بووم یاخود پرسیارم لا دروستە بوو ئەموت ئایا گۆرانی تەنها وشەی سادە و ساکار و هەندێ وەسفی سادی وانە وە کەسێری کارەکانی پێش خۆم کرد، یعنی یا لەو کاتەیە کە من کاری هونەریم تیا کرد بەشێک لە هاوڕێکانم یا بەشێک لە بۆ مامۆستانی پێش من کە کاری هونەریان کردووە دەمبینی زیاتر دەستبردن بۆ شەری یا فۆکلۆری بوو
یاخود شعرێک بوو زۆر ساد و ساکار ناڵم هەموو بێگومان دنیای گۆرانی جوان و دنیای تێکستی زۆر گەورە هەبووە ئەوانە نا ئەڵم بەشێکی زۆر یاخود ئەبوایە دەست ببرا بۆ ئەو تێکستە کلاسیکیانەی کە هەندێک جار ئاوازدانەرەکەش لە ماناکی ناگەیشت و هەندێک جار گۆرانی بێژەکانیش بەداخەوە لە تێکستەکە ناگەیشتن یاخود هەر لە مانای گشتی شارەکە ناگەیشتن بۆیە ئەزانی چەندین هەڵی وشە و هەڵی پەرەگراف و هەتا دێر هەیە لە ناو گۆرانی کوردیە ئەم هەڵانە هەر ڕۆژ تووشە ینی بەرنامەکە ناکەم بە دیاریکردنی و من لە چەندین مەجای ترا ئەو نووسینانم نووسیەوە بە هەڵەبردننی وشە لە تێکستە کوردیەکانە ئەم تێکستانە کە بەکارە هێنرام من ئەموو دەبێت چی لەو تێکستانەکەین کە یەک دنیا پانتایی فکری و فەلسەفی و ژیانی و ئینسان دۆستی و مرۆڤ دۆستی و جوانی و وەصف و هەموو شتەکانی تایە وە پرسیاری تایە و گومانی تایە یعنی ئەبێ ئەمانە واز لێ بێنین ئەبێ ئەمانە نەکەین ئەمانە هەر بۆ خوێندنەوەیە ناکری ئەمانە بەرجەستەکەین لە ناو گۆرانیە لە ناو ئاوازە دی با هەوڵێ بین یعنی ئەم هەوڵە درا بێ پێش منیش دراوە و لە کاتی منی شەو ئێستش لە ئێستەشا چەندین تێکستی هاوچەرخ و شاری سربەست و ئازاد و بێکێش و بێ قافیە بوو نەتە گۆرانی و شاری جوان بوون و زۆرێکیش لە ئاوازدانان بۆی قۆرس نییە بێگومان هیچ شتێک ئاسان نییە تۆ بۆ دروستکردنی چاپێکەوتنی چیوە ناتوانانی بە ئاسانی جێبەجێکی بۆ ئەبێ ئێمە هەموو شتێک هەرەبێ بە ئاسانی دروستیکەین یعنی بۆ هەوڵ نەدەین لەگەڵەیە بۆ واتەسەوڕکەین گۆرانی وتن کردێکی ئاسانە یا ئاوازدانان کردێکی ئاسانە دۆزینەوەیە ینی کەشفکردنی ئەو هێڵە پەنهانانەیە لە ناو شعرێکە تۆ چۆن ئەنجۆزیتەوە وێنانە جۆزیتەوە بۆ وێنەی میوزیکی وێنەی ئیجۆزیتەوە بۆ تۆن چۆن وشەکی بە بەرامبەر بە تۆن دیارە باسکردنی ئاواز زۆر قورسە یعنی ئەمە شتێکی پراکتیکیە لەبەرەوە بەڵێ ئاسان نییە بەڵام بیرت نەچێ لەوەش ناڕەحەتتر ئەوەیە کە تۆ مامەڵە لەگەڵ دەقێکی قەتیسکراوە کە پیان و توی ئەبێ هەر وەزنەکەی وابێ مەسەلەن 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 مەسەلەن تۆیان بەستۆتەوە مقەیەت کردووە بە ڕیتمێکی دیاری کراوە یاخود بە مۆزۆیەکی دیاری کراوە هەندێک جار هەر مۆزۆکەش دیاری کراوە بۆیە لە شەری سربەستە ڕیتم سربەستە ڕیتم ئازادە و تۆن پانتایەکی فراوانی هەیە و هەتا شەرحی ئەو شتانی خۆمان کە ئەمانەی بیکەین یعنی تێکستێکی مامۆستا جەمال غەمبار هەبوو لە سەدەیەک بێ ئارامیە خۆشویستیم بۆ مامۆستا عەزیز کاک جەمال غەمبار سەدەیەک بێ ئارامیەکێک بوو لەو قەسیدانەی کە خودی شاعیرەکە تەسەوری ناکرد کە من ئاوازی بۆ دانم ئاوازێکی دوور و درێژە بێگومان زەمانەکەی 10 بۆ 12 دەقیقەیە ئەمانە لە ئاسۆ ماشەکەت بوون هەورێکە پڕوشاکە تەمەنی دوورگەی بێ ئارامیشم ئەمانە ئەم مەساحەیە تۆ خۆتی تیابینیتەوە کاتێک کە ئاوازیشی بۆ دانی ئەزانی ئاواز بۆچی دانی وەکە ئەشی چڕی سربەستتر ئیچڕی ینی پانتایی و مەساحاتی دەنگت زیاترەتیایە لەبەرەوە ڕاستت فەرموو ینی من حەزم کرد ناڵێم خاڵێکی وەرچەرخان حەزم کرد دەستبەرم بۆ هەموو ئەو تێکستانی کە جوان بوون گرنگ بوون هاوچەرخ بوون بۆ ئەوی من بتوانم بیان کەم بە گۆرانیەک باش بوو وەخەدیش لە تەواوی تێکستەکە نەکەم بۆنی خاک ماڵ ئاوازە یەکێکن لە هەرە گۆرانیە بەناوبانگەکانت کە زۆر بەناوبانگ و لە کوردستانە ئەم دۆخەی کە ئێستاش هەیە پێویستی لە چەند جۆرێ لەو گۆرانیانە هەیە تۆ هەوڵت داوە بۆ ئەم دۆخەی ئێستای کوردستان هەریەک لەو گۆرانیانە جارێکتریان نوێ بکەیتۆیان لە جۆرێ لەو جۆرە گۆرانیانە بڵیت هەمان شێوەی بۆنی خاک بێت من پرسیار لە تۆ ناکەم چکە تۆ لە موقعی پرسیارکردن نایت و لە موقعی وەڵامدانەوانی بەڵام پرسیارەکەم و من دوای جوابی خۆم جوابەیەمەوە ئایا وەزعی کوردستان گۆڕاوە هێشتا کۆچ بەردەوام نییە
هێشتا نامۆبوونی ئینسانی کورد بەردەوام نییە، هێشتا بێنانی و بێکاری بۆ لاوان نییە، هێشتا ستەم و ناڕەحەتی لەلایەن سەرکردەکانەوە نییە، هێشتا قین و شەڕ لە نێوان پارتەکانە نییە. کەی تەبابن ئەمانە؟ ئێمە ئێستش پاڵەوانێکی بێشمشێر نین؟ ئەی ئێمە ئێستش نووسەرێکی بێقەڵەم نین؟ کامەیە زۆر ئەتەکەی تۆ، کامەیە ئەوی تۆ؟ بۆی ئەمانە لە بۆنی خاکە هەیە. من بۆنی خاچیکە بۆ دروستکەم لە کاتێکە کە وەزعەکە خۆ نەگۆڕەوە، هەر ئەمەیە خراپترە. من زۆر دینی نەکەمەوە، وشک و برنگی نەکەمەوە. ساڵی 1994 بوو ئەگەڕێنەوە بۆ ڕووداوەکانی شەڕی براکوژی و خۆکوژی کە قۆناغێکی زۆر تاڵ و ناشین بوو. ئێمە گۆرانیەکمان کرد دیسان شەڕی دەست و دەستن، دیسان ڕێژنەی چەکوتەرم، ڕۆژێکی شوم لە وڵاتی ساماڵەدا، تەمی شەڕ ئاسمانی تەنی لە ناو بارانی نۆتەدا. واتە گۆرانی تەمی شەڕ کە ئاوازی هاوڕێ ئەزیزم میوسیزیان هێرشی عومەر ڕەزا بوو. گۆرانەکەمان تەجیل کرد شەڕ هەر هەبوو. بەداخۆ ڕۆژانە خەبەری ناخۆش لە تەلەڤیزیۆنەکانە و خەبەری شەڕکردن ئەم پارلە و پارتایە و پارلە و پارتایە هەمومانی وێران کردن، بێ ئیشی و بێکاری و نامۆیی و سەر هەڵگرتن. قۆناغێکی زۆر تاڵ و ناخۆش بوو. ئێمە کوڕێ و قۆناغ بووین. ئەو گۆرانیەمان تیا کرد. لەو گۆرانیە ویسمان ڤیدیۆ کلیپی بۆ بکەین. تۆزە ڤیدیۆ کلیپەکە دواکە و لەبەر ئەوەی ئیمکانیت کەم بوو نازەم چی بوو ئەمانە. ڕۆژێک هونەرمەند هێرشی عومەر ڕەزا هاو وەلای من وتی کاکە بازوو و ڤیدیۆ کلیپەکەینەوە خەریکە شەڕەوەستێ. وتم خواکە شەڕەوەستێ، ئێمە ڤیدیۆ کلیپەکە ناکەین. بەڵام شەڕیش نەوەستا و چەند ساڵێکیش دوای ئەوە شەڕ کراوە. بەداخۆ یعنی ئەم گۆرانیانە ئێستا شەڕەکە بە جۆرێکی ترە، شەڕێکی ساردی ناشرینە. مناڵینە ئەمە مێژووی ئێوە نیە وانەکانی مەخوێندنەوە، دەی شەڕ سرودێکە بۆ مردنەوە سرودە مەڵێنەوە. ئێستاش دەتوانین بە مناڵەکانمانەوە بڵین، ئێستاش دەتوانین لە گۆرانی بۆنی خاک بڵین ئەوانەی کە دوورە دەستن لێمان و بەجیان هێشتوین و ئەم خاکەشتینیان بەجێ هێشت و بە ناچاری بەجیان هێشت، ئەتوانن بڵێن بەخوایان بڵێن کە چوونەوە پڕبەسیەکە ناسی ئەوێن بۆ بێنن وا هەوای ئەم غەریبی ئەم خنچێنێ. یعنی تۆ ئەتوانی ئێسش بڵین ئەرێ گوڵێ چ زوو لە بەخانم نەمابووی. یعنی لە گۆرانی عاشق لێرە ببوورە من بازار بۆ گۆرانەکان دروست ناکەم، بەڵام ئەو سەردەمە عاشق لێرە خەرمانە سوتاوی شەڕی خۆکوژیە گوڵم کو عاشق. بۆیە من چەند جارێکی کە لە دیدارەکانە بەر ئەواکەم تۆ ناتێ گۆرانیی تری بۆ شێ بڵێتەوە بۆ خۆ گۆرانیانە هینی لەسەر نییە. ینی مێژوو بەرواری بەسەرچوونی بەسەرەوە نییە کە بڵین بەسەرچوو بێ. تۆ هێشتا لە قۆناغێکای هێشتا ناڕەحەتی زۆر زۆرە، قۆناغێکە هێشتا ڕقەیە، بەداخۆ هێشتا پارتە سیاسەکان لە خودی خوان و یەکتری و خەمی ئەم وڵاتە تێناگەن و هەر بێبەهاکردنی ئینسانە جوانەکانی ئەم وڵاتە و بێباکردنی هونەر و هونەرمەندان و خەڵکی ڕازگۆ لە بوارەکەەوە هێنانە پێشەوەی دنیای خەڵکی قەرەقۆز و ناشین و سوزانم ئەمانە هەر بۆ شەڕکردنی لانی دەرونی من و تو ئەو ئەمانە. ئەمەش هەرم قۆناغەیە خۆی ترم گۆرانیانە فەرموو بە هەر تەوزیفێکات و هەر بەرجەستەیەەکە. من بۆ گۆرانی چیتر بڵێم، ینی بابیر لە شتێکی ترکینەوە، بابیر لە شێوازێکی ترکینەوە، بابیر لە مۆتیڤێکی ترکینەوە لە گۆرانی. دەستەکانە خۆش بێ بەرە کۆتای پرۆگرامە ڕۆین کاری داهاتوو چی ئەبێت بە تەمای چ کارێکی نوێ بکەیت؟ کۆمەڵە گۆرانیە بەم دوانە یەکێک لە گۆرانەکانم بڵاو کردەوە. من ماوەیەک هەر بەڕاستی سەر ببووم لەبەرەوەی کە وەکو بینەرێک وەکو هاوڵاتێکی کورد کە تەماشای مەیدانی هونەری گۆرانی کوردی مەکرد خەفەت مەخوارد و چێکێکم بەدەستەوە نەبوو کە بتوانم ئەو شەڕەگەوری پێ بکەم لەگەڵ ئەو هەموو ناشتینیە. زۆرێک لە تۆ و لە ئازیزان و لە بینەرانی خۆشەویست دایم بە ئێمەیانەوت بە من و بە هاوڕەکانم زۆرێک لەو ناوانی کە بە یەکەوە مێژوویەکمان دروست کرد لە ناو گۆرانی و میوزیکی کوردیە پیانەوتین تکاتان لێکەین ئەم ساحەیە چۆڵ مەکەن بۆ ناشینەکان نازۆرەکان ئەو کەسانی کە خۆشیان نازانن نە خۆیان نەبینەریان ئاراستەکەن
بۆیە من ماوەیەک سڕ ببووم هەر نەمەزانی چی بکەم ینی و سەری دەسەڵاتی کوردیشمە کرد بەڕاستی دەسەڵاتێک بوو پڕ بوو لە هاوکاریکردن لەوانە و پشتگوێخستنی ئەمانە بەجددی دنیایەک میدیا دروست ببوو کە ڕۆژانە ئەسپی ئەم بووکەڵانەی تاو ئەدا پێم شەرم بوو ینی هاوڕیز بم پێم شەرم بوو هاوشکڵ بم لەناو بەرنامانە قۆناغێکی تر هاتە پێشەوە قۆناغی بەداخۆ ناخۆشی و کۆرۆنا و بەداخەوە کۆرۆنا زیانێکی زۆری لە بەشەریەتدا و بە تایبەتی زیانێکی گەورەشی لە مندا کە دایکمی دەیسەنەوە بۆیە ماوەیەکی ژوەستام ینی ماوەیەکی ژوەستام دیسانەوە سڕ بووم بە کۆچی ئەو میهرەبانە لێم ژمارەیە گۆرانیم تۆمار کرده بوو دەمیز بڵای کەمەوە ینی من و ئەویش گوێمان لەو بەرهەمانە بێ ڕۆحی شاد بێ و ڕۆحی هەموو ئەوانە شادی و ئازیزانم کە لەو بارودۆخە ناخۆش و ناڕەحەتە کۆچیان کردو بە جیان هێشتین ئێمە بەردەوامە بین بەڵام بۆ کارکردنی هوەری پێویستی و بە کاتە پێویستی و بە ڕۆچوونە پێویستی و بە پرسیارە پێویستی و بە گومانە لە ئەبێ خۆشت فلتەری بی چونکە بەخوا کەس فلتەری تۆ نابێ کەسیش ئەوە ناکات کە خۆت ئەتێبیکەی بۆیە با تۆ زەپش و درێژ بین بۆ ئی بەرهەمێکی جوان دروستکەین ماوەتەوێ بمبەخشن لە خاویم لە کردنی کاری هوەریە بەڵام ئومێ دەکەم بە کۆمەڵێک بەرهەمی جوان ئێ و بیسەرانی هوەری ڕاست دەخینە و هوەری جدی خۆشحاڵ بکەین. زۆر زۆر سپاس دەکەین ئێمەش و بینەرانیش و هەوادارانیشە چاوەڕی بەرهەمی نوێی بەڕێز ئەەکەین بۆ هیوایی کە هەمیشە لە ساخ و تەندروستبی و سەرکەوتوبی لە کارەکان تا مادوومان کردی سپاس بۆ میوانداریەکەت. زۆر زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ بینەرانی خۆشیست لێرە هاتینە کۆتایی پرۆگرامی هوەری شار سپاسی ینی کافەیەکەین و هەمیشە هاوکارمان بووە و لێرەوە سپاسی تەواوی هاوکارانم ئەەکەم تا پرۆگرامێکی نوێ بەخواتانە سپێرم.